بینەرانی عزیزم دووبارە سڵاوتان لێبێت بەرنامە دوو جار بیر بکەرەوە بەردەوامە و لە ئەڵقەیەم ڕۆماندا گفتوگۆ لەسەر خولی چوارەمی پەرلەمانی کوردستانەکەین و قسە لەسەر پێگەی لایەنەکانەکەین کاگڕێبین ئەو کاکەیە پێشناو بڕەکە پرسیارێکی لێ کردی وتی زەمان چییە گۆڕانیش وەزارەت وەربگرێت وەکو ئەوانەی ئێستا کە خۆتان ئەڵێن گەندەڵە بن زەمانەت تەنها یەکشتی خراپە کە ڕوونەیە ئازای ئەو ڕێکەوتنی استراتیژیە گۆڕانیشی تێنەکەوێ بەشێک لە ڕێکەوتنی استراتیژی کە من ڕەخنەم لێگردەوە بوو کە جۆرێک لە بێدەڵنی بوو لە بین یەکێتی و پارتیا تۆ لە وەزارەتەکانی من بێدەڵە منیش لە وەزارەتەکانی تۆ بێدەڵە بم تۆ جۆ بە پێشێلکاریەکانی من میکە بەهرا منیش نایکەم یعنی جۆرێک لەم ئیتیفاقا بوو ئەم ئیتیفاقە گۆڕانی تێبچێ زۆر خراپە ئەگەر وابێت بێگومان یەکێکە لەو شتە خراپانەی کە مرۆڤ بێ لێ بترسێ بەڵام ئەگەر وانە بێت بەعکسەوە بێت یعنی ئەوەی بوو کە وتمەوەی تر ڕووبا کە ئەگەر گۆڕان وەزارەتی هەبوو کوتلەی سەوز و زرد مراقبن بەسەریەوە هەر غەڵەتیش کرد لە پەرلەمانە لێ بکەن بەهراوە بە پێچەوانەوە گۆڕان بۆوانی تر وا بکە ئەو کاتە ئەو ئەگەرە هەیە کە وەزارەتەکان باش بن بە شەرتی ڕێکەوتنی حیزبی بێڵە بۆیە لە ڕێکەوتنی حیزبیە ترسم هیوادارم لە ژێرەوەم ڕێکەوتنە ڕوونەیە ڕێ بکەون کە کەسیان قسە لەسەر یەکتری نەکەن یەکتری بریندار نەکەن ئێمە پێویستمان بە پەرلەمانێکە یەکتری بریندار بکە پێویستمان بە شەڕ لە ناو پەرلەمانە نەک لە سەرجادا یعنی من زۆر دژیە و قسانە بووم کە هەندەم پەرلەمانە خراپەکە کە ئێمە و شەڕمان لە پەرلەمانە پێویستە بۆی شەڕ لەسەر جادە نەکەین تەقە لە یەکتری نەکەین ئەو شەڕانەی کە هەمانە بچێتەوە ناو پەرلەمانە و مناقەشە توونانەی خەڵک هەمووی بە برایانە هین بکە بەڵام شەڕەکانمان بچێتەوە لە پەرلەمانە بە کورسیە بە دەبەیە بە شەڕە بە بۆکسە میمێ لەوێ ئەو شتانەمان بکەین و مراقب بن بەسەر دەسەڵات و بەسەر یەکتریەوە ئەمە ئەم ئەگەرە باشەیە کە من چاوەڕێیەکەم بەڵام بێگومان من زۆر لەوا ترسم لە وەڵی شەوتم کە ڕێکەوتنی حیزبی ئەم دۆخە دروست نەکا گۆڕان تۆ لە من بێدەم لەم وەزارەتی من بێدەم بە منیش لە وەزارەتی تۆ بێدەڵە بم چونکەوە دۆخێک دروستەکە فعلەن وەزارەتەکان بۆچی پێ دوایە ئەم هەڵبژاردنە ئەسای سەحری پێ و یەکێتی و پارتی ئەکات بەو دوو حزب دیموکراتی کە ئێوە ئەتانەوێت کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەوێت من ناڵێم ئەڵێم ئەگەری یاریەکەی گەورەتر کردووە ئازانی چێت کاکین تۆ تەماشای دۆخەکە کە ئێستا چی لێ هاتووە جارانیە کتلەی انتخابیمان هەبوو بردیەوە 59 کورسی برد ئێستا براوەمان نییە بۆی حکومەت تەشکیل بکە براوە لیستێکە بێ کە ناتوانێت حکومەت تەشکیل بکە بەڵام ڕائەسپێرە بۆی حکومەت تەشکیل بکە با بڵین براوە بە فەرز یەکێتی و پارتی بڵین یەکێتی 20 کورسیە ناوە 19 کورسیە ناوەژدە ناوە پارتی 35 ناوە بە تەنیاتوان حکومەت تەشکیلکەن چی ڕوەدا یەکێتی پارتیە بێ بچێ بۆ لای یەکێتی بڵێ وەرە لە حکومەتمان لەگەڵا تەشکیلکە ئێلێرا مەرجێتوانێت بەسەرا بسەپێنێ چونکە بێ ئەم ناتوانێت وەزارەت تەشکیلکە بێ ئەم ناتوانێت حکومەت هەست ناکەن هەموو ئەمانە پاسا و بیانون بۆ ئەوەی لە مستەقبلە لە حکوومەتێکە ئەگەر زۆرینەی کورسەکانیشتان نەبێ بەشداری بکەن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن شتێکی یاسایی بێ من دوو نمونەت بۆ هێنمەوە جعفەری منکی لە پارتی دیموکراتی کوردستان وتی ئەم جیابوونەوەی لیستانە تەنها تاکتیکێکە بۆ یەنارتی وای و تاکتیکێکە و دوای هەڵبژاردنەکان وەکو خۆمان لێتەوە مەلا بەختیار دیسانەوە لە ماوەی پێشووە وتی کە ئەمە کاتی بانگەشەی هەڵبژاردن بەم شێوەیە ئەبێت و لیستەکەمان بەجیابێت دوایی وەکو سەر ڕێچکەکەی جاران کەواتەیەوە چۆن متەفاعلن متەفاعلین بەوە متەفاعلن بەوەی ئەم جارە نەتوانن ئەمە بکات نتواننەوە ڕووبان ڕێژەی کورسیەکان فەرق بکە جاران پەنجانویان نەبوو نتوان نێسا پەنجاونەوەکە کۆ بکەنەوە گۆڕانێک لە کورسیەکان و لە دەنەکانە ڕووبا و یاریەکە بکرێتەوە لە بینی لیستەکانە ئەگەرنا ڕاستەکەی من لەوە ئەو مەترسیەمان هەیە دووبارە لە دوای ئەمەوە کوتلەیەکی انتخابی دروستکەنەوە عینی تاسوعی بەردەوامیە دەین بەو گفتوگۆیە بەڵام باش شانازخان دەمێک لە ئێستاوە ببوورە فەرموو پرسیارەکە بکە بەخێراتنی ئەم دوو بەڕێزەکەم من گەر لە مایکەکەش نزیک بیتەوە سوپاس دەکەم پرسیارەکەم بۆ کاگڕێبینە ئەگەر حکومەت بە پاڵپشتی یەکێتی و گۆڕان دروست بوو ئەو کات پارتی قبوڵی ئەم حکومەتە ئەکات کە پەراوێز بخرێت سپاس دەکەم شانازخان زۆر سپاس کاگڕێبوارگەر بفەرمێ بەڵێ کاگڕێبین ئەگەر یەکێتی و گۆڕان بتوانن حکومەت تەشکیل بکەن ئەگەر ئەوەنە کورسیانە بێ ینی ئەوەنە ئیرادەی شعبیان لەگەڵایە من پێم وایە پارتی ناتوانێت ڕێگری لە ئیرادەی شعبی بکە یەکێتیش ناتوانێت ڕێگری لە ئیرادەی شعبی بکە یعنی لە کاتێک ئێمە ئەتوانین ئەم قسێ بکەین کە بتوانن بێ کاتە دوو ئیدارەی لە شێوەیەکی تر ئەگەری دروستبوونی پێم وایە نەخێر پێم وایە ئەخەیمە ئەزانی هەمووی لە احتیمالاتایە ئەگەر یەکێتی و گۆڕان بتوانن حکومەت تەشکیلکەن کێ لە پارتیش بەشداری ناکەنی یعنی ئێمە یەکسەر فەرز کردو کەم دوانە تەشکیلی بکەن پێم بڵێ بزوتنەوەی گۆڕان ئاساییە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە حکومەت پێک بهێنێ گەر بە بەڵێیان نەخێ وەڵام من بیتەوە پرسیاری ترم هەیە شتێکی ئاساییە زۆر لەگەڵ یەکێتیش طبیعی زۆر باشە دوو نووسەری زۆر دیاری کوردستان
لە وتارێکە ئەنووسن ئەوەی ئەم دوو هێزە کاریان بۆ کردووە و دەخوازن سەقامگیری بکەن نە دیموکراسیە نەدەسەڵاتی یاسایە نەڕێزگرتنە لە مافەکانی ئینسان نەپاراستنی کەرامەتیانە بەڵکو پلان و خەونی ئەوەیان هەیە ئەم هەرێمە بەکردەوە بکەن بە ئەمارەتێکی سوڵتانیزمی سیاسی لەگەڵ لەشکرێک لە ئەمیر و ئەمیرەی تازە پێگەیشت هاوڕێ خۆشەویستەکانی من ڕێی بەڵێ عینی ڕێی بەڵام پێم وایە ئەم انتخاباتە ڕێگە لە واگرێ ئەم انتخاباتە حەجمی هێزەکان بە تەواوی دەرەخا ئەو هێزەی کە وازانێت توانێت هەموو کوردستان بەردەوامە بێ توانێت تەوریسی دەسەڵات بکەوە توانێت هەرچیەکی وت هەمومان بڵین بڵێ کۆتایی پێە حەجمی خۆی زانێ کەواتە بژاردنەکە دوولایانی هەیە ڕەنگە وای لێ بکات و ڕەنگیشە بە پێچەوانەکەی بێت لە هیچ حاڵەتەکە پێچەوانەکەی نابێت چونکە پێم زۆر هەست ناکەی زۆر ینی چۆن بڵیت زۆر گەشتبینی بەوەی کە یەکێتی و پارتی لاوازەستەحیلاتە ینی کوردستان وڵاتێکی فرە ڕەنگە هێزەکانتیا هەریەکان بەشی خۆی قوتیان هەیە هیچ هێزێک ناتوانێت بە تەنیا حکوومەت لە کوردستانە تەشکیلکابایی ئەوە نەبێنێ لەبەرەوە بێ لە غروری خۆی بێنێتە خوارێ بزانێ ئەو دەنجێکە لە ناو دەیان دەنجی ترا لەناو چەندان هێزی تراوە مەجبوری جوان لێ بگرێت. زۆر سپاس دەکەم کاکە شاڵاو گەر کۆمنتێک تەبێت لەسەر کۆی قسەکان. وەڵام من تعلیقێکم هەیە من حەزەکەم واقع بین و ئەمە بەرنامەیەکە تەلەڤیزیۆنەکە لەوانەیە کاگرێبین زۆر متەفائیل بوو بەوەی کە یەکێتی و پارتی ئەمجارە لاوازە بن و بەبێ ئۆپۆزیسیۆنی چیان پێ من لاوازبوون نازانم مەبەست یعنی لاوازبوون معنای زۆرە بەڵام من ئەتوانم شتێکی کە هەر قسەیەکێ لە ماناکانی ئەوەیە کورسی پێویست بەدەست نایەنەوە من بۆ ئاگاداری کورسی پێویستیش بەدەست بێ بەڵام زروف و وەزعەکەی کە واقعی 4 ساڵی ڕابردوو پێویست بە ئەوە ئەکا کە بە تاقی تەنیایە یەکێتی لەگەڵ پارتیا حکومەت تەشکیل نەکەن خەڵکی کەش بێتە ناوە. کاک شاڵاو ئەکرێ پێم بڵێ ماوەی 4 ساڵی پێش 21ەوە 4 ساڵی دوای 21ەوە چیان جیاوازە؟ با من یەکشەکە عرض کەم من جیاوازی وا نابینم من بەش بە حاڵی خۆم جیاوازی تەنیا لەوایە ئەبینم لە تەشکیلکردنی حکومەکانە باشە حکومەت ئێمە 4 ساڵی پێشوو بە یەک لیست دابەزین ئێمە و پارتی تەحالوفێکمان کرد بەرنامەیەکماندانا بردمانەوە کە بردمانەوە ئەکسەرەتی کورسەکانمان بەدەست هێنا حکومەتمان تەشکیل کرد بە ئەم بەرنامەیە کەمە و بۆ خۆشم پسپۆری ئەوە نیم هەڵی سنجێنم لە 100 باش بووە یان لە 100 چەند باش خراپ بووە ئەوە میلەت و ئەم گەنجانەش و دەیان گەنجیکەی وەکو ئەمان ئەتوانێت حکم لەسەر باشی و خراپی ئەوە بدا و نەتیجەی دەنگدانەکان لە بەرنامەی پێشووە بە ئامادەبوونی کاکسالار مەحمود و دکتۆر هەڤاڵ پرسیارەکە ئەوە بوو کە لیستی کوردستانی لە 4 ساڵی ڕابردوودا تاشن سەرکەوتو بۆ زیاتر لە 75% دەنگەکان پێیان وابوو هەر گەنجی یاوابوون لە بەرنامەکە پێیان وابوو کە سەرکەوتو نەبوو. لە حال ئەوە من باسی نسبە ئەکەین یعنی خۆ ژیان هەمووی نسبەیە یعنی سەرکەوتن بە نسبەت تۆ چییە لە 100 یان لە 175 یان لە 151 اعتیمادەکە وانە اعتیمادەکە سەر شخصەکە یعنی لەبەرەوە شتێکی نسبیە من باسی ئەوان ناکەم ناشمێ بچمەوە ئەوە چکە بەرنامەتان لەسەر کردووە. من ڕێیم وایە ئێمە تۆ زەبێ واقع بین ئێمە زروفێک هاتۆتە پێشەوە لە کوردستانە گۆڕانیش دەرچی پێیەکە بە هەروای ناو بنێم ناوی تر نێنم ئۆپۆزیسیۆنیش دەسەڵاتی ئەم دەقیقەیەش هەردیشان دەرچی پێکرداوە کە ئێمە ئەبێ هاودەنگێکی عام دروست بێ بۆ بەڕێوەبردننی وڵاتی خۆمان و بەڕێوەبردننی ئەم کوردستانەی کە ئەمڕۆ لەم هەرێمەیە بابرین یەکێتی و پارتی حکومی ئەەکەن هەر ئێرە نییە چکە ڕەبتێکی مباشری بە کوردستانی ئێرانەوە بە کوردستانی تورکیا و بە کوردستانی سووریاشەوە هەیە بە هەموو کۆڕانکاریەکانی دەوروبەرەوە هەیە بەڕێی من یەکدەنگی لە هەندێک بابەتە زۆر گرنگە کە کورد بەرەوپیری ئەو پرسانە بە یەکدەنگی بڕوە ئەمێنێتەوە سەر حکمی محلی حکمی بابرین ئەوەی کە پێڵێن هەرێمایەتی یعنی جیهازی تەنفیزی من گەشببینم زۆر گەشببینم ئەم جارە لەبەرەوەی وەکو کاگڕێبین فەرمووی تەحالوفات نییە کە تەحالوفاتیش دروستە بێت لەسەر ئەساسی ئەخزوعتا بێنە و بە دەردی کەلیمە بادینەکە جوانە دانووساندن ینی تەنازولێک بکەی و شتێکی ژوەرگری لەسەر ئەساسی ئەمە حکومەت تەشکیلە بێ و خەڵکیش هەڵ ئەبژێردرێ مەسەلەن کاگڕێبین وەکو ڕێبینی مامۆستا هەردی لەسەر لیستی یەکێتی خۆی تەرشیح کردووە ئەو هەڵە بژێردرێ شاڵایان هەڵ نەبژاردووە یعنی ئەوسا ئەو ملزەمە بێ بەرامبەر ئەو خەڵکانی کە دەنجی داوەتی ئەبێت دیفاع لە وجهە نەزەری خەڵکەکە بکە لەبەر ئەوە ناتوانێ مراقبی حکومەت نەبێ هەچ کەسێک بەدەستیەوە بێ ئەو وەزارەت. فەرموو کاک دەبات
من دوو پرسیارم لە کاکرێبی سوپاس دەکەم یەک پرسیار تەنها ئەبێ بمبووری چکە هاوڕێت زۆر ماوە پرسیار بکات باشە وڵا ئەگەر کاکرێمی جوان باتەوە ئەگەر ئۆپۆزیسیۆن ئەم جارە ڕێژی دەنگەکانی لە جاران کەمتر بوو تو پێ دوان نەبووە تەنها ناشرینیکردنی دەسەڵات بووە و تەنهاچی بووە ناشرینیکردنی دەسەڵات بوو سپاس دەسەڵات ناشرینە بەڵێ خۆی ناشرینمان بەوە بوو یەکێک دەری بخە و پێش ئۆپۆزیسیۆنیش ئێمە بەردەوام ناشرینی دەسەڵاتی کوردیمان دەرخستووە یعنی ئەو پێشێلکاریانەیە ئەم هێزانە کردویانە لە کوردستانە یەکجار گەورەیە بەڕادەیە گەورەیە کە ئەو منەظەمە دەولیانەی کە هەمویان دۆستی کورد بوون و هەمیشە کوردیان وەکو قوربانی پیشانەیە کەم جار تەقریری هینیانەیە لەسەر مافی مرۆڤ و پێشێلکاریەکانی ئەم دەسەڵاتە پیشانی نێن ئۆپۆزیسیۆن ناشرین دەسەڵاتی دروست نەکرد بەڵام ئاشکرای کرد زیاتر ئاشکرای کرد چونکە دەستی بە شتەکان زیاترەگەی لە ڕاگەیاندن و لە ڕۆژنامە نووس و من پێم وایە ئەگەر ناشرینیە کە بێ لە کوردستانە دەسەڵات دروستی کردووە و ئۆپۆزیسیۆن کارێکی باشی کرد زۆر بێوانەیە ئاشکرا کرد بۆ خەڵک بۆی زۆرترین خەڵک بزانێ ئێمە لەگەڵ چ هێز و چ لایەن و چ سیستەمێکاش سپاس دەکەم سوپاسانەکەم گەر وەڵامەکانتان کورد بکەنەوە پرسیارەکانیش کورتتر بن بۆ ئەوەی زۆرترین پرسیار وەربگرین فەرموو کاکە سپاس پرسیارەکەم بۆ کاکشاڵاوە ئەگەر سێری بانگەشەکانی ئەم جارە بکەین هەز ناکەیت کە یەکێتی بە لیستی جیادابەزی و ڕوتینێکی فراوانی جەماوەری بۆ دروست بووە جیا لە هەڵبژاردننی پێشوو بەڵێ سوپاس دەکەم کاک ئاسان بەڵێ وایە ڕاستە خۆی ئەوە هەمووی پەیوەندی بە قەناعەتی من بە تاریخی یەکێتیەوە هەیە بە ڕابردووی یەکێتیەوە هەیە ئێمە بەداخەوە یعنی ئەبێ پێ لە هەڵەکانی خۆشمان بنین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لە ڕابردووە شەرمان بۆ لەگەڵ پارتیە و دروستبوونی یەکێتیش لە مەرحەلەیەکا بووە کە پارتی وازی لە شۆڕشێناوە و یەکێتی شۆڕشی دروست کردوێتەوە بۆیە نەوعێک لە نەوعەکان ئێمە شەڕی ناوخۆمان بووە دەیان کەسمان لە یەکتری کوشتووە بۆیە بە نەوعێک لە نەوعەکان جەماوەری یەکێتی ینی ئەو خەڵکانەی کە بە نوعێک لە نوعەکان یەکێتین بۆ نوعێک لە نوعەکان پارتین و ئەچیت بۆ پارتیش بە عینەن گوڕوتینە بۆ خەڵکی پارتیش بە عینەن گوڕوتینە چکە ئەویش خەڵکێکی هەیە حەز ناکە لەگەڵ یەکێتی تەحالوف بکا و هین بکات چکە ئەمە پەیوەندی ئەم خەڵکانە کەمینەنیان زۆرینن لە ناو یەکێتی و پارتی والله یەک شتێک پێ بڵێم من قەناعەتم وایە ژیان ئەگۆڕێ خەڵک ئێستا ڕۆژ بە ڕۆژ بەرە واقع بینتر و ڕاستتر ئەبێ ئەم گەنجانەی کە ئێستایان بینین جیلی ئەمان و عقلێتی ئەمان و بۆچوونی ئەوان فەرقەکە لەگەڵ ئەو شتە تاریخیانەی کە بۆ من زۆر سەروەریە لەوانەیە بەنسبەت ئەمانە شتێکی زۆر سانەوی و هین ببێ لەبەر ئەوە من ئیمانم وایە ڕئیم وایە پارتیش گۆڕاوە یەکێتیش گۆڕاوە و من قەناعەتم وایە لە نەتیجەی 4 ساڵی ڕابردوو بە تایبەتی چکە جەوێک لە عقلێتی دیموکراتیکی کەواتە ئۆپۆزیسیۆن سەرکەوتوو بووە لە گۆڕینی عقلێتی یەکێتی و پارتی بۆ ئاگاداری من دائیمەن ئیمانم وایە دوو عقل لە عقلێک باشترە سیان لە دوان باشترە وەڵامی پرسیارەکەی من آخر وەڵامی پرسیارەکەی تۆ بەو نەسەن نەخێر نەی گۆڕیوە بەڵێ گۆڕیویشێتی یعنی چکە سەبەبی هەیە گۆڕینی وجودی ئۆپۆزیسیۆن حەزەری زیاتردایە حیزبەکانی کە ئێستا لە دەسەڵاتان بۆ ئەوەی شتەکان بە شێوەیەکی شەفافانەتر ئیشەکان بکرێت بەڵام ئایا ئۆپۆزیسیۆنەکە ئەوە نە ئۆپۆزیسیۆنێکی ئیجابی بۆ کەت بتوانێت ئەمانە سەر و باسە ڕێگات پێدەم بۆم شەرحکەی چونکە لە شوێنێکی تری وتوتە ئێمە ئۆپۆزیسیۆنێکی تەندروستمان نەبووە و نییە ڕێگات پێدەم فەرموو کاکە ئاسان دەستخۆشتان لەکەم پرسیارەکە من بۆ کاکشاڵاوە زۆر باسی واقع بین ئەکا حەزەکەم هەر بە واقع بینانە ژۆبی من باتەوە ئەو پێی وایە کە ئەتوانین دیموکراسی بێنێتە ئاراوە لە داهاتووە ئایا ئێمە چۆن بتوانین ڕێی بینێکە لە کاتێکا بینین لە ڕابردوودا بە هیچ شێوێ دیموکراسی نەبووە چۆن نەبینین وەکو دەسەڵات قسەی لەگەڵاکەم لە بارەکە ئافم بارەکان یەکگرتووس و تێنراوە چەنەها ڕۆژنامەنووس و کۆسۆرانی مامە هەموو سەردۆش عوسمان و قوربانانی حەفەی شوبات و چەنەها شتکراوە کە ئەمانە هیچ لە دیموکراسیا شوێنە نابێتەوە بەڵێ زۆر سپاس دەکەم کاک محەممەد گەرفەرمێت بەڵێ کاک شاڵاو من بە سەراحەت پێ بڵێم من ناتوانم دیموکراتیت بێنمە دەست یعنی بهێنمە ئاراوە دیموکراتیت پرۆسەیەکە بە تاقەتەنیا بە من ناکرێ بە تۆش ناکرێ پرۆسەیەکە شتێکی جەماعیە شتێکە قەناعەت پێبوونە شتێکە ممارەسەکردنە یعنی ئەبێ ئێمە ممارەسەی دیموکراتیت بکەین هەتا بتوانین دیموکرات بین بۆ ئاگاداریت من قەت ناتوانم وعدەوە بدەم بڵێم وڵا ئەم کوردستانە دیموکراتە بێ بۆ ئاگاداریتان هێندەبێ لەو خەڵکانەی ئەم سیستمە سیاسیە بن بڕێوە بۆ ئاگاداری کە ناتوانیت ینی ئەمەل یەکتەبێ بەم نزیکانەش دیموکراسیە من بۆ ئاگاداریت ئەو دیموکراتی کە بەدڵی منە بێ بەدڵی منە بێت تەسەور ئەەکەم یعنی بە بۆچوونم وایە چونکە بە سەیری بانگەشەی بانگەشتەی هەڵبژاردننی 4 ساڵ لەمەوە پێش و ئەمڕۆ بکەن
بەداخەوە لەگەڵ ڕێزم بۆ چەند کەسێک تیا شەهید بوون و تیا بریندار بوون بەڵام ئەمە هەموو حەوادثی سیاسی نەبوون حەوادثی عەرەزی شەخصی بوون بەڵام سەیری کە چەند جوانتر بوو لە هەڵبژاردنەکەی پێشووتر بەڵام لە شەڕەپەڕۆیە لەگەڵ نەوەتەکانە فەرقێکی کەوتووە ئەزانیچی من شەڕەپەڕۆ پێ بەسەری ئێوە شەڕەپەڕۆ یەک شتێک پێ بڵێم زۆر مقدەسترە لە شەڕەگولە باشە من بەسەراحەت پێ بڵێم ئێمە ماناگازین شەڕی ناوخۆین لەبەر ئەوە ئێمە ئەزانین ئازاری شەڕی ناوخۆچێ ئەوانەی کە زەرێریان کردو لە شەڕی ناوخۆ ئەزانین چێ لەبەرەوە شەڕەپەڕۆ زۆر مقدەسترە شەڕەپەڕۆ مەقسەد شەڕە نەهجە شەڕە بیر و بۆچوونەکانە بۆیە بەڵێ ئەوە دیموکراتیەتە شەڕ زۆر سپاس دەکەم زۆر بە کورتی وەڵامم بیتەوە ئۆپۆزیسیۆنی ئیجابی بە دیدی تۆ یا لە دیدی تۆ چییە و بۆچی پێتوا بۆ لە ڕابردوودا ئێمە ئۆپۆزیسیۆنێکی تەندروستمان نەبوونی یەکێ لە شتەکان زۆر بە کورسوڵان کە یەکێک حکومەت تەشکیلەکە تەحالوفاتێک ئەبێ ئەو حیزبە ئەو چەند حیزبە بەرنمەیەکی خۆیانیان هەیە بە خەڵکی خۆیان گوتم من ئەم ئیشانە جێبەجێکەم لە ماوەی ئەو 4 ساڵەیە دەنگم بدەنێ خەڵک دەنگی داوەتێ بردوێتەوە ئۆپۆزیسیۆن محاولەیە کرد ئەوانەی کە حکمیان گرتوتە دەست بەرنمەی ئەوان جێبەجێ بکەن کە ئەمە شتێکە وارد نییە تۆ بەرنمەی خۆت جێبەجێکەی بەرنمەی ئۆپۆزیسیۆن جێبەجێ ناکەی دوو هەم یەک نمونەیەکم هەیە ئەویش چاکترین دلیلم ئەمڕۆیە گوێم لە کەناڵە لە کەناڵەکانی ئەم معارەزە بوو باسی هینیانە کرد کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان هەتا دوێنێ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەمە کۆمیسیۆنێکی حیزبیە ئەمە لەسەر ئەساسی حیزبایەتی دانراون و ئەمڕۆ گوێم لێ بوو لەبەر ئەم هینەی ئەلکترۆنیە وەکو ئەوەی کە ئەمە با بڵێن ئەو حیزبە داینابن ئەمە شتێکی زۆر شەفافە شتێکی زۆر باشە ئەمە زۆر سپاس هینیتیان ناکرێ یعنی مەبەستم ئەوەیە تۆ سەیری عملەتەکان بکە عملەتەکە بەرەو چەواشەکردنی خەڵک بەرە واقعبینی شتەکان نییە کە ئەمە هەر دەسەڵات نییە دیارە دەسەڵاتی دوای هیوادارم کاگرێبین وەڵامی ئەوانە باشە بەڵام هەر ئەوەندە ڕخسەتدا دەسەڵاتیش نیەتی هەیە بەرەو چاک بوون بەرەو چاکتر بوون نەکات بەرەو چاک بوون بەرەو چاکتر بوون معنای ئەوەیە بەڵێ سپاس دەکەم بۆی بینەر جارێکی تر دووبارەیەکەمەوە بەرچاوی ڕوون بێ ئێمە ئەمڕۆ پێنجشەمەیە 2 ڕۆژ بەر لە دەستپێکردنی هەڵبژاردنەکان ئەم بەرنامەیەمان تۆمار کردووە فەرموو کاکە محەممەد خێراتنی ویانە بەڕێزەکانەکەم پرسیارێکم بۆرد و ویانە بەڕێزەکەوەیە ئایا ئەگەر یەکێتی و پارتی و گۆڕان بە یەکەوە حکوومەت تەشکیلکەن ئەو کاتە چی دەتوانێت بێتەوە بستوێن ئایا حیزب بچووکەکانی دەسەڵات دەتوانن بنەوە بستوێن بەڵێ زۆر حسابێکیان بۆ کرێت زۆر سپاس دەکەم نەستەرن خان بەڵێ کاگرێبین تۆ وەڵام بەرەوە پێم وایە یەکێتی و پارتی و گۆڕان حکوومەت تەشکیل بکەن هەر کەسێک بشێتن معارەزەوە بە معارەزەیەکی فعلەن لاوازە بێ زۆر بەهێز نابێت چونکە یعنی ئەوەی کە پێشبینیە کرێدەم ئەم سێلایەنە بەشێکی زۆر لە کورسیەکانی پەرلەمان بۆ خۆیان بەرن ینی کورسیەکی کەمە مێنێتەوە بۆ معارەزە ئەگەر کۆتاکانی لێ دەرکەین پێم وایە فعلەنەوە ڕاستەکەی هەر کەسێ بشێتەوە بزیێنەوە بەڵام ئەوەی من پێشبینیەکەم ئەگەر ئەم سیانە بەیەکەوە حکوومەت تەشکیل بکەنەوەوانەی تری زۆر بیانە چن ناو حکوومەتەوە و ئەگەڕینەوە بۆ دۆخی جاران ئەو حکوومەتەی کە هەموو هێزەکان بە وەزارەتێکی هەرچەند ئەگەر هینیش بێت سەرزارەکیش بێت بەشداری تیاکەن ئەو دۆخە دروستە بێتەوە کە دۆخێکە فعلەن جێگای مەترسیە ینی جێگای نیگەرانیمانە پەرلەمانێکەکەمان هەبێم جارەوە پزیۆنی تیانە بەڵام سەبارەت بە ئۆپۆزیسیۆنی کاکین من زۆر تێبینیم هەیە بە هیچ شێوەیەکە و قسانە ناسەلمێنم بە ڕێک پێچەوانەکەی سەرمێنم کۆمەڵێ شتێ نابێ بە زۆری نەبڕوا کاک هین مەسەلەن تۆ ئەتەوێت دەستورێک تێپەڕێنی ئەم دەستورە هەمووی حکومڕانی تۆی نەکا بە زۆری نەتێپەڕێنی و ببێ بین کە من نەتوانم دەستکاری بکەم سبێنێ ئەنج گۆڕینی ئەم دەستورەی کە دایانناوە شروتەکانی دەستکاریکردنی یەکجار مەحاڵە یعنی من لە هینێکی کەشە باسم کردووە مەسەن دەستور نابێ بە زۆرینەیەکی ئاواهی بڕوا کوتلەیەک 59 نیە ناوە بتوانی یعنی دوایی تۆ وردیەکەیتەوە یەکێک 30 کورسی یەکێ 29 کورسی هەیە ئەوێ بە زۆر ئیرادەیەکی ئەقلیەت ئەوێ بە زۆر بەسەر ئەکسەریە تا بیسەپێنێ یعنی ئەگە تۆ وردیکەیتەوە وای لێە و ڕێژەی دەڵان بۆ دەستور ئەوە نەخراب دایانناوە ئەم دەستورەگە بچێتە دڵنانەوە ڕەنگە بە کەمینە بڕوە بە کەمینەی دڵنەری کوردستان بڕوە یعنی ئەگەر ڕێژەی دڵنەر بۆ دەستور لە سا چل بێ بە لە سا 20 گەڕوە کە کوێەکەیتەوە لە سا 20 چەندە یعنی بە لە سا 20 ڕۆیشتووە یعنی ئەمە فێڵێکە لە خەڵگەکرێ کە نابێ ڕێگای پێ بدرێ و دەستورین یەک نییە قابلیەوە بەم زۆرینە و کەمینەیە بڕوە ئەمە شادەماری ئەساسی مافەکانی ئینسانی ئەمریکەکانی ترکەواکە بۆ سەناخە یاسای خۆپیشاندان مساومەی لەسەر ناکرێت یەکێکە لە یاسا هەرە بنەڕاتیەکانی کە فعلەن
بەفعلی سەرمێنراکە بووە بە یاسای قەدەغەکردنی خۆ پیشاندان یعنی ئەم هەموو داوای ئیجازەیە لە هەولێر کرا بۆ خۆ پیشاندای خۆ ڕێگایان نەدا ئەم یاسایە لە ئەوڵەوە کە دەرچوو چارەیەکمان لەسەر دروست کرد کاکەین ئۆپۆزیۆنەرای لەسەر دروست کرد یەک دنیا خەڵکی نایە سەرجادە بابە ئەم یاسایە خراپە ئەم یاسایەش یاسایەک نییە بڵێ ئەتوانم مساومەی لەسەرکەم مافێکی بنەڕەتی ئینسانیە ماگرەی خاتە دەست هێزانامنیەکان واتوانێت پێت بڵێ کاکرێبین پێمەڵێن لە کۆتایی نزیکە بینەوە مەسەلەی ئەنجومەنی ئاساییش ئەنجومەنی ئاساییشی ئەوە نییە بە زۆرینەوە کەمی نەبینەکە ئەنجومەنی ئاساییشێکیان دامەزرانووە کاک مەسعود کوڕەکەی خۆی کرد بە هینی کە حکمی وەزارەتی سەر بە ئەنجومەنی وەزیرانیژنێ سەر بە سەرۆکی هەرێمە ئەو هەموو دەسەڵاتە زۆریان ناوەتێ ئێمە قابلی مساومەنێ بە 50 تێپەڕێ ئەم شتانە پەیوەندی بە هەرە مافە بنەڕەتیەکانیەوە ئەگەر ڕێ لێ بگەڕێمانەی بکە دوایەوە هیچ ناکرێت هیچ گۆڕانکاریەک زۆر سپاس دەکەم نەسەرخان فەرموو سەرەتا بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم پرسیارێکم لە کاک شاڵاو هەیە زۆربەی لایەنگرانی یەکێتی و خەڵکی ئاسایی و هەروەها لایەنگری حیزبەکانی ترم بیستووە یەکێتی و گۆڕان یەک حیزبن بۆچی ئەم سیاستە لە بەرامبەر پارتیا بەکارهێنێ یەکێتی زۆر سپاس دەکەم نەسەرخان ڕێیان خان زۆر بە خێرایی گەر بەڵێ کاک خۆزگە وابووایە بەداخەوە گۆڕان یەکێتی بە دەردێڵێ جاران ساتور چی پێڵێ چەپەجاخ چەپەجاخ یەکێتی کرد بە دوو بەشەوە بەڵام من ئەوەندە ئەزانم ئەو جەماوەرەی کە هەیەی گۆڕانیش و یەکێتیش لەو بینەیە بە دەردێڵێ هەندێکمان دوای ئەم 4 ساڵە ساغ بۆتەوە گۆڕانی خۆی ساغ بەتەوە یەکێتی خۆی ساغ بەتەوە بەڵام هەندێکی هەیە لەو بینەیە وەکو جۆلانە لە بینی یەکێتی و گۆڕانە چکە نەرجەکە و بینەکەی یەک بووە جۆلانە ئەکا بەڵام بە سەراحەت پێتان بڵێم یەکێتی و گۆڕان یەک حیزب نین دوو حیزبی زۆر جیاوازیشن و مع الأسف عقلێتی هەردوو لامان وەکو عقلێتی زۆربەی کوردەواری خۆمان وایە کە یەکتر قبولکردن نییە لە ناو عقلە نادیموکراتیەتەکەی قیاداتی ئامی کورد فەرموڕیان خان سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم پرسیارێکم لە کاک شاڵاو هەیە لە ماوەی ئەم هەڵبژاردنەی ئەم ساڵدا کە ڕوویاوە حزبی دەسەڵاتدار چەندین جار هەوڵی یاوە زەرەر بە ئۆپۆزیسیۆن بکەێنێت یان پۆستەرەکانیان ئەدڕێنێت یان ئەچە دروی شاخداریان بەرامبەر ئەکا ترسی لەوە هەیە کە دەنگێک لە خۆی کەم بکاتەوە ئەوان بیبەنەوە زۆر سپاس بۆ تۆش بەڵێ کاک شاڵاو وەڵاهی خوشکە ئەوەی بۆ هەموو شتان ئەوەی ئەو شتانە ئەکا بەڕاستی من قەنەعەتم وایە ئەوە ناڕەوشتیە یعنی هیچ پەیوەندی بە ئەوەوە نییە و فەقەرەکەی دووهەمی پرسیارەکەیم لەبیرچەوە ئەوەی کە نەکانە گۆڕێ چی بوو مەبەستی بەکارهێنانی ڕاگەیان خوشکە یەکشێک پێ بڵێم بڕوان پێ بکە هەمومان درێ شاخدار بەرامبەر یەکترەکەین یعنی بڕوان پێ بکە زۆر سپاس دەکەم کاک شاڵاو زۆر سپاس بۆ کاک شاڵاو زۆر سپاس بۆ کاکە ڕەبین هاوڕێیان گەر کۆنتڕۆڵەکانتان حاضر کە نەچینە لای ڕاپرسی دووهەمی ناو بەرنامەکە ئایا لە چوارەمین خولی پارلەمانی کوردستاندا پێگەی لایەنە کەس دەست بە دەنگدان نەکات تکایە تا من ئاگادارتانەکەم چکە دەنگەکەتان ناڕوات بۆ ئێوەمە ئایا لە چوارەمین خولی پارلەمانی کوردستاندا پێگەی لایەنەکانی ئێستای دەسەڵات لاواز دەبێت و گۆڕانکاری لە ژیانی سیاسیدا دێتە کایەوە بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان نەخێر ژمارە دووە بڕیارم نەداوە ژمارە سێیە تکایە با لەسەر شاشەکە برادرانی کۆنتڕۆڵ یەکسەر ئەنجامەکە دەرکەوێ وردە وردە فەرمون دەست بە دەنگدان بکەن بەڵێ وەکووە بینین لە سەدا 47 دەنگەکان پێیان وایە کە بەڵێ پێگەی لایەنەکانی ئێستای دەسەڵات لاواز دەبێت و گۆڕانکاری لە ژیانی سیاسیدا دێتە کایەوە و لە سەدا 53 ڕاکان یاخود دەنگەکان پێیان وایە کە نەخێر هیچ گۆڕانکاریەک ڕوو نادات و پێگەی لایەنەکانی ئێستای دەسەڵات لاواز نابێت و لە سەدا 0 یاخود 0% بڕیاری نەداوە واتە هەموو ئەوانی لێرە بەشدار بوون خۆیان یەکلای کردوتەوە تکایە ئەنجامی یەکەمی ڕاپرسیەکە لەسەر شاشەکە دەرکەوێ بەڵێ وەکو لە ڕاپرسی یەکەمی ناو بەرنامەکە دەرکەوتووە لە سەدا 41 دەنگی بە بەڵێ داوە لە سەدا 53 یاخود 53 لە سەدی دەنگەکان دەنگی بە نەخێر داوە و 6% خۆی دوای بڵین بڕیاری نەداوە دوایەوەی مناقەشەکەشی گوێ لێ بووە قەراری داوە کە بڕیار نەدات بەڵام دواتر ڕێی خۆی گۆڕیوە بووە بە 0%.
تکایە هەردوو ڕاپرسیەکە لەسەر شاشەکە دەرکەوێت ئەمە بۆ بینەرانی عزیزم لە ڕاپرسی یەکەمی بەرنامەکە سەبارەت بۆ پرسیاری ئایا لە 4مین خولی پەرلەمانی کوردستاندا پێگەی لایەنەکانی ئێستای دەسەڵات لاواز دەبێت و گۆڕانکاری لە ژیانی سیاسیدا دێتە کایەوە بەڵێ لە ڕاپرسی یەکەم 41 بوو لە 41 بوو لە ڕاپرسی دووهەمە بووە بە لە 147 نەخێر لە 153 بوو لە ڕاپرسی دووهەمە وەکو خۆی ماوەتەوە هەر لە 153 و بڕیارم نەداوە لە 6% بووە بە 0%. بەڵێ بینەرانی ئەزیزم سوپاس بۆ کاک شاڵاو عەلیاسکەری، سوپاس بۆ کاکە ڕێبین هەردی کە ئەمڕۆ حزورتانە بوو بەرنامەکەتان بەڕوونی وەڵامی پرسیارەکانتان دایەوە. سوپاسی تەواوی ئەو میوانە ئازیزانە کەم داوای لێبوردن لەو میوانانە شەکەم کە نەیانتوانی پرسیارەکانیان بکەن کاتی بەرنامەکە هەر هێندە هاوکار بوو بۆ گەیاندنی ڕەخنە و پێشنیاز و پرسیارەکانتان پەیوەندی بکەن بە لینکی دووجار بیرکەرەوە لەسەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامەیەکی تر و دووجاری دیکە بیرکردنەوە بەخواتان ئەسپێرم و ماڵی هەموو لایەکتان ئاوەدان بێت.